بە درێژایی مێژووی مرۆڤایەتی ئاین ڕۆڵی بەرچاوی هەبووە لە گۆڕینی تێڕوانینی مرۆڤەکان بۆ دیاریدە دیار و نادیاریەکانی پەیوەست بە مرۆڤایەتی. من ئەمڕۆ لە شێخانم لە پایتەختی پێکەوە ژیان بینەربن. ئەگەر بمرم شەهیدی دەرد و کۆڤان نەبینم خۆشیە کوردان لە دەوران دەبێت وێنم ئەوێ جەژنێ بینێت کەس موژدەم نەدەت دێ من ڤەژینێت. ئەم شعرە جوانە هیچ شاعیری بەناوبانگ مەلا خەلیل مشەخەتیە کە یەکێکە لە شاعیرە هەرە بەناوبانگەکانی شێخان کە 105 ساڵ ژیە لە 1902 لەدایک بۆ 2007 کۆچی دوایی کردیە. لەگەڵ داخیربوونت لە بۆ شێخان ئەو پەیکەرە جوانە بەرچاوت دەکەوێت کە پەیکەریشان لە بۆ دروست کردیە و یەکێکە لە شاعیرە بەناوبانگەکان لە ناوچەی شێخان. پێم خۆش بوو بە ئێوەی ئازیزان هەروەکو پێشتر ئاماژەم پێدا و باسم کرد کە شێخان بە پایتەختی پێکەوە ژیان دادەندرێت کە هەموو ئاینەکان یەزیدی موسڵمان مەسیحی لێرە ژیان دەکەن. اینجا لەگەڵ داخیربوونت لە شێخان ئەو مزگەوتە بەرچاو دەکەوێت کە مزگەوتی عومەری کوڕی خەتابە لە 1421 کۆچی دروست کراوە بەڕاستی بە شێوازێکی زۆر کلاسیکی و کۆن دروستکراوە. پێم خۆش بە ئێوەی نیشان بدەم. اینجا داخلی شێخان دەبم و چەندین شوێنی دیکەتان نیشان دەدەم بینەرم بن. جا خۆشەویستان لەناو بازاڕی شێخان دوکانێک بە بەرچاوم کرد کەوا دیارە مریشکی سەر ڕەژوویان هەیە. ماسیم لەسەر ڕەژووی جێلێ بووە مریشکیشم جێلێ بۆ بەڵام یەکەم جارە ببینم لەو ڕێگەیانە. پێم خۆشە بچمە لای شێفەکە و پرسیاریانەکەم. سەلام عەلەیکۆم. کوی کاکە باشی؟ سەلامەت بینایی عادل. کاک عادل تەندروستیت کووە باشە؟ عیبی نییە بەخوا بەزیاد. سەلامەت بی یەخوا بزانم بەس مریشکتان هەیە؟ نە مریشکمان هەیە ماسیە کەبابە مەشویاتە. مریشکە لەسەر شێوازی ماسی لەسەر ڕەژووی لێبرد لەسەر ڕەژوویە بەڵێ. بەس ئەدی ئەوانەی ئامادەتان کردیە ئەمە ڕۆژانەیە خواردنەکانتان؟ ڕۆژانە خواردنماوەکی بڵێ ئەوانەمە ئامادە کردی هێشتا چامان نەکردیە هێشتا دروستمان نەکردی ئەوە لە وەجبەی مەغرەب چامان کردی. ئێستا کاتی نان خواردنی بەس دەبینم زۆر لەسەر ڕەژووی بەڵێ بەس حازریاتی دەکەین بۆ مەغرەب. ئامادەی دەکەن لە بۆ ئامادە دەکەین بۆ مەغرەب. زۆر باشە باشە. ئێستا ئێرە ڕێگای لالش شەوکە دەزانین لالش پەرستگایەکی پیرۆزی ئێزیدیەکانە گەشتیان زۆر ڕوو لەو ناوچەیە نادات هۆکارێکیش کە بۆ خواردنتان زیاتر. بەڵێ بەڵێ گەلە گەشتیار دێنە وێرە. یعنی گەشتیار زۆر بۆ لێرە دەکات. بەڵێ زۆر. خوازدە سەر مریشکەکەتان زۆرە؟ گەلەکە. گەلەک زۆرە. دەی لە شتاساغ بیتە مریشکەکەتان خۆمانەیە یان مریشکی بەس؟ نا وەڵا خۆمانە نییە. خۆمانە چکم لەسەر ئەمە دروست نابێ خۆمانە. بەستوو ناسکترا. خۆمانەکە دروست نابی لەسەرە ئیلێ مریشکەکەی دکە بیتە. باشە هیچ شتێکی پەیدا بکەیتانی جیاواز بیتە؟ بەڵێ بوهاراتە و خەڵتەکەی خاصە خەڵتای خۆمان. خەڵتی تایبەت بە خۆتان پێدا دەکەن تایبەت بەس بە مریشکە. یعنی ئێستا دەیبژێنن لە بۆ ئێوارێ؟ نە لە بۆ مشتریە ئێستا. لە بۆ مشتریەکانتان ئامادە دەکەن ئەوەکانی دیکە ئامادە دەکەن لە بۆ ئێوارێ؟ لە بۆ ئێوارێ. دەی لە شتاساغ بچین تەماشا وەرە لەگەرم. باش. ئەوانە ئێستا خەڵتە و شتان پێدا نەکردینە؟ نە ئەمە هێشتا خەڵتەمان پێدا نەکردین. ئەدیلۆ مەسەلەن هاداختان قسە ڕەژوەچیش لێرە ئەو کچێکدا حشک بیتن هیچ بیکەمە هیچ بی ئەو دوایە شتی پێدا دەکەن و لەسەر ئاگرە خۆشەکەش سۆری دەکەنەوە. دەی یاخۆ دەستان خۆش بیتن لە شتاساغ بیتن
خواف سپاس سپاس تز دەکەین گەلێک سپاس قەنات دەکەین. خۆشەویستان هەر لەناو بازاڕی شێخان باختەیەکی زۆر جوانم بینی اینجا کۆمەڵێک خەڵک دانیشتووە دەمە و ئێوارەیە دەمێ بزانم دەکەن بە چێوە خەریکەن ئێواران لە خۆتان زوو دێن لێرە وڵە لێرە لە حەدیقە دادەنیشین ئەیە هیچێک شۆلێکی هەبیت تەلەفۆنێک بکات بۆمان بەرخۆمان دەدەینێ دەچینە سەر ڕسق خۆمان چ ئیش دەکەن بە خودێ تەکسی شۆل دەکەین خەڵکی شێخان بەگشتی خەریکی چنە ئێمە خەڵکی شێخانی خەریکی چن بەگشتی خەرچ شێخان چ شول دەکەن بە خودێ هەرکەس شۆل خۆی دەکات تەکسی شۆل دەکات و عاملی خۆی دەکات و ڕێبەر ڕێباری خۆرد بە ڕێوا دەبێت و مستەشفەیە و تەربیەیە و ئاماوەیە حەدیقچیە و باش دەمێ باسی مێژووی شێخانم لە بۆ ئەگەر بزانی واللهی ئەمن گەلی قەدیم نیمە لە شێخان کە زانە تو گەلە قەدیمی بەس ئەگەر زانیاری تەبیتە ئەوەی قەدیمن بەل ئەوانە بەحەز بکەم چێ زۆر قەدیمە بە خودێکە کیشکین شێخان قدیم شێخان کیشکە بلا بێت ئەوە ئەو پیرەمێردانە هەوە کامە ئەو دەچمە لایوانیش هەرە لایوانش دێڵە کاکسەر بەدە تو چ دەکەی بە تێوە خەریکی بله شو التاكسي أكم ئەتو شۆلی تەکسی ئیشی تەکسی باشە يعني باشا الحمد لله الحەمدولله بەلێ. الحەمدولله بله هەموو ینی ساعت تەکسی لێرە ئیش دەکەن أكثر إيوان بله ئەکسەری وان ئێواران زوو دێن لێ خۆتان لێرە خردەبنەوە والله تقريبا العصرتين حتى شو هەتا شەوێ دێن بله زۆر باشە لەشتان ساغ بیتە خۆشەویستان هەر لەناو بازاڕی شێخان دوو چایخانە هەیە پێیان گوتم کە چایخانەی زیاد کە هی موسڵمانانە و ئوتێکەڵە لەگەڵ چایخانەی مەسیحیان اینجا لە تەنیش دیەکەیە یان تا دوو چاخانە لە تەنیش یەکەوەیە مانای پێکەوە ژیان جەماعەتێک لەناو پێش چایخانەکە دانیشتینەوە پێم خۆشە بچمەلەیان سەلام عەلەیکۆم باشن ئەحواڵتان کووە ئاساییە دانیشم لەلاتان يلا بعدانش سوراني بأخذ لقل من أزلوا لي من لا لا يجودان يلا أيوة والله يعني تناتقي نا بابا ناتقيني يزلقورين يا والله بخير بيه فاصدك شلون باشا والله أمن باش ما ان شاء الله تكوي بخير بيه سلامات بيه قلق ممنون زور فاصدك باشا دمي باسي شيخان بكين باسي بالضبط بيك وجيان للشيخان والله خالو لبني وحزبانا لوقتي ملك لوقتي سلطان مال هبو مال عزيز آغا رئيسي فلابو إيه خاندان آغاي كردا دهانا لاي محمد يوري ازديابو قيناغا كبو كبياوي معقول مسلمان شونا كوشكير باشا مالا بجيوري خاندان و رئيس ديانت بني ازدياب هر جيب مسلمانا فلاو ازديابو هیچ فرقی نبو باش يعني يكم جار للشيخان إزيدي هبوا بله دواتر مسلمان لا هبوا لا مسلمان قديم هبون مسلمان لكون مسلمان خلقي تركي هادبون حجي شكو بو محمد حفظ الله بو محمد عزبو تبيجم قال مروبة قوي ليربون قديم لا بس ازدي بدر من جامعنا إزيدي زور تربون أدي مسيحيش ليرة ناجيتن مالا عزيز آغا رئيسي مسيحي مسيحي آغابون آغا عزيز آغا بنمال خاندان شريف چند رئيسين ما منطقة برواني مزويري زيدكو همي تانا قهواوي وكالبانا شيخان سلاحي قدانا ويري مالا مجيوري مالا محمدي وتانا مركزي وقتا تا استاج أوانا هر ليرة يعني ماينو دجين بيكو عدي دالين زوش ليرة جيا وقتا زو جي استا ما زو ليرة نا چلو دوی عمره ما بو جوج ویرا چون زوش ليرة لا درویشی رويشتن من لنا قوم ما مزوریا و بروالیا و همی چون جد عاقل بو باشا هیچ بۆنەیەکەیە مەسەرەن ئەگەر ئێزیدی بۆنەیەکی هەبیتن مسلمان و مەسیحی هەموو پێکۆ کۆ ببنەوە
لە بۆنەیەک لەگەڵ هەر ئێزیدی تازیا ئێزدیا چێبین من مەڵانوار شەهیدە لێم بەڵێ هەمی تازیا ئەوەژی هەمی خانەدان و ریسپێن من ئەماقویلن بەڵێ هەمی تازیێت ئێزدیا ئێمە حاضری یە مەسیحیا ئێمە حاضری ئەوانیش لە ئەوانی تازیێن بۆ تازیێمە ماڵا بابە شێخ بێکامێ بەڵێ. بابە شێخی کۆن بەڵێ ئەو بابە شێخ باشە مێژووی ماڵی بابەشەق چەند ساڵ پێش ئێستا مێژویان تا ئەیری خیوان وڵا تاریخوا ئەمن ئەمرم ئێ 45 شادی مادنیوە هەندی من بیرە ئەوانە ماڵی بابە شێخ ئەو کاتێت تو لە بیرت دێ لە تەمەنی تۆ ئەوانە هەر لێرە بووینەوە هەبووینە بۆ ڕئیسی دیانەتێنە مەجلس ڕحانی یەتین کۆچەک پیر چاوش یە شێخادی دەگوڵێ بوو رئیس دیانەتێ بەی بابە شێخ ناچێ بیت قەسە بکەن بابە شێخ هەکە نەزەوجیت بیتە بابە شێخ چێنەبی ژنێ بیت بیتە باب بیتە بابێ خڕا چێنەبی ژنێ بیت حرامە بەس هەکە زەوجی بیت توژی وەکی کچامە ژنی خۆتە و یە زەوجی بەری بیتە بابە شێخ دیانەتە ئێزدیا بابە شێخ هەکە بیتە بابە شێخ و گەنج بیت نەزەوجیت ناچێ بیت ژن بینیت بیتە بابێ خڕا ئەخر بێژنێ باب بێژار ئەوانەژی دیانەتەکان کەم نارێن زەرەدەشتینە زەردەشت شێخادی گۆتێ شێخێ عادل ئێزدی نزانە شێخادی چیە شێخێ عادل کەر بوو گۆتەمانیا خاتی نەخوشکاخۆ ئەم دەرسوخواسۆر تەماشەکە وەختێ پیاوەک بێتی مەخدور بی شەر بێت قەسە قەوی لەگەڵم بکەن بەڵا قۆماشێکی سۆر گرێدەت دا بزانم ئەیەی مەخدورە ئەو پەرۆکی سۆرمایەف زەرەدەشتیە یێمایەف ماڵا بارزان و ئێزیەت وڵاتی هێشتا شێخێ عادلت گوتە شێخێ عادل عەرەب بێژنێ شێخ عادی ئەم بێژینێ شێخادی ئەمە نابێوی شێخێ عادلە ئەجی باشە زۆر سپاس لە بۆ زانیاریەکانە دەمە پرسیارێکی دیکە لێ بکەم ڕۆژانە گۆدێن لێرە خردە بنەوە ئەوە جیگەی ئێمەیە ڕۆژانە تینێرە عەسرێ عەسران عەسرێ چکۆ مەسڵاویا گوت بابێتە پیر بوو بفرۆشە باشە بفرۆشە بابێتە پیر بوو بفرۆشە ئەم ژێت پیر بین کەسمە ناکەڕیت و تینێرە لێی خەڵەمینەوە ئەتە خەڵکەکیرێ ئەمن وەڵام خەڵکی هەولێرێمە یاخوا بەخێر ئەرە وەڵا هەولێرە سەر چاوە ئێرە چایخانی مەسیحیانی پێ دەڵێن چایخانەیە ئێرە چایخانی مەسیحیانە ئەیە مەسیحیە ئەی مەسیحیانە ئەدی ئەو ئەولایی مسڵمانە مەسیحیە لۆت ناسنە ئەو ئی خۆتان دێنە ئێرە گوت وەختە سلەیمانی عەفریتێک بێ ئیسرائیل گویا قاقلێوی بێر مەسیحیا دلێوی بەر پیاون یادی نابێژم یا بەسڵمانە بنەوە دێ زۆر ئەی باشە بەس دادەنیشن تاوڵە دۆمینە شتە چی ناکەن ئەوێ دومینێت گە چیتە ژۆر دەستە ژۆری ئەو ئەوێ ئەمری هەفتەی ساڵژی نەبی ناشتە ژۆر ناستە ژۆرێ ئیرەم ئێرداخمژیش دەدەنەمر ینی بە تەمەنەکان زیاتر دەستنە ژۆرێ ئەوێ تەمەنە مەزن دەچنە ژۆر دۆمیناکە ئەوی گەنج وەکی مە لە ژەرم چادەخۆن ئەسە سەحبە دەکەن باشە بەس ئێرەش مەسەلەن هەروەکو باسمان کرد شاری پێکەوە ژیانە ئەمەش ئەوانیش دێنە ئێرە و ئەوە هەرەکیە دەیەکیە ئەمە بەسم چایخانەکەیە چایخانەکە یا مەسیحیە بەوەی دیارەکە پێکەوە ژیان لێرە هەیە ژیان براینە ئێستا دەمێ بسمە ژۆری بزانم لە ژۆرێتە هەیە سوپاستان دەکەم دەستان عزیزی گەلک مەمنون خێر هاتن سەر سپاس دەکەم تەندروستیت باشە الحەمدوللا ناوی بەڕێزت عەزەدین کاک عەزەدین خەڵکی شێخانی بەڵێ هەر خەڵکی شێخانی دەمێ باسی پێکەوە ژیانم لە بۆ بکەی لە شێخان دەبەری شێخان ئەس دێ بادینی ئاغدا هیچ مشکلە نییە با دینی سۆرانی مهم لێک تێ بگەی لێک حاڵی بێت دەبەرە شێخان گەلە پێک هاتێ تێدا بگرەش بەسڵماناش مەسیحیاش ئێزیدیا و گەلە پرستگاه و تەکیە و ژێ دیانەتێ قەزا شێخان هەین قەزا شێخان هەش دەست پێکاوێ ساڵا 1924 فەرمی سەر وەختێ مەلیکای بووە قەزا لە 1924 بۆ قەزا فەرمی بووە قەزا قەزا شێخان گرنگیە خۆیان هەی لای کشت و کالی بە خەڵکەکەی بە کشت و کاڵ خەریکە بەڵێ چ کشت شتێک مەسەلەن چ بەرهەمات خودێ
همي تشتاني بو كشتكالي درجة زۆر باش زراعتي قنمي برنجي توختي دا نوكا نوكا وضعي هولياتي يعني وكي ساعة كيني اهتمام قالك كشتكالي نينا بلي قضاء شيخان دك يا شيخ نور الدين بريفكاني هي البريفكان فرزقها هلالش يلقضى شيخان هي واتە ئەگەر دڵی شێخان یەکسەر پەرستگای لالش دێتە فکری بلي دێتە مێژ شبينا بيتن بلي چ پەرستگای کە هەیە لێرە فرزقها بنقى هلال فرزقها هلالش يل سرفي قضاء شيخان قال ديرنينا يعني تقريبا 4 كيلومتر ڕاستە باشە پێیان گوتم جەنابەت شاعیری بلي شاعرێکی خۆشم لە بۆ بڵێ پێشکەش بکە شاعرێکی بيجيتن ولاتي من یاڵا ولاتي من أصدغبار ولاتي من وأبا حالي تبيت صوتن وكشتن وفرمان تبدما بهرا تبيت سردمي متران وساسان دجيتنا وكوفان دلي من قركل وخمر كو أبا حالي تبيت من بقورة ولاتي من كل خمم زيدنا زيدت بيت جانا دلي من هردم شر بهرا تبيت قالك دريجة خوزانة وما بارجة گەلێک مەمنون زۆر سپاس دەکەم باشە ئەی هەتا ئێستا هیچ کتابێکت هەیە من برهميكم هي على بردست بس تا استنات يا شاب كردن بيك هاتيا ل 50 شعر 50 شعر باشە لەو هەتا ئێستا مەسەن تا ئێستا هیچ کتابەکت نەبووە هیچ شتێکت بڵاو نەکردیتەوە من بلام كرديها لتوري ميديا لتوري ئەمە بەستم کتابە هەتا ئێستا کە هیچ کتابەکرد نێ بێگومان لە کۆنەوە إمكانياتنا ضعيفة ئیمکاناتی زەعیف ینی زۆری وهيج دەوێتن لاني كنينا كو باستوي خوي وقت بقريتن شاب كرديني بردوكم وابزانم 4 ورقة 5 ورقة ليدتشت ئەوەندەی لێ دەچێت ليدتشت بس يعني- شاب كردنا كي لإيران لە ئێران نەلا. بەس ینی بەڕای من پارەی زۆریش نییە دەتانی هاوکاری بکرێتن بەڕاستی من بزان ماقي كاس هاري كار نبي راستا. من فوم قرديا حتى بري بارا بكفت دستم ڕاستە ان شاء الله شاب دكم ئیشاڵە دەکەتە دەستمان و دەچی خوێنینەوە گوتت شەحرێکم هەیە لەسەر پێکەوە ژیان بلي من قال شعر باشە لەسەر پێکەوە ژیان لسر بيك بەڵێ وجهان بەڵێ ديجيتن روجاكاني دركفتيا نوك بيرو دهيا طابا روجي بلمبيا كارو متيني رونكريا شيخان ابرو ديلانا وكديكي خملانديا ما تشجارة نديتيا آشتيا وأفروشيا سيدي أنا دريك أمشي إيك براي إيكيا نبصلمان ونفلا ونيها إيزديا ناس كردن تو عرب ويها أشوريا سروكي ما مستايا أوي شيرت المكريا هم برانا بيك بديجين بفرق جداهية وطابخانة كردوارية أفني شامكريا أفني شامكريا ئەی دەستەکان خۆش بیتن بەڕاستی زۆر جوان بوو. حالي بود بەتەکیید حاڵی بووم زۆر جوان بوو دەستەکان خۆش بیتە زۆر سپاس دەبوو زانیاری لە بۆ قسەکانت لە بۆ گفتوگۆیەکەت خۆشحاڵ بوو سپاست دەکەم سوپاسی کارمەندانیان کەلانە دەکەم زۆر مەمنونم ماندیبوونیان دیت و هاتن لە دەبەری شێخان باژێری پێکۆژیان بۆ نەمێوان زۆر سپاس بەخێر دەکەم هاتان سەرچان گەلێک مەمنون اینجا خۆشەویستان دەزانم لێرە دەنگەدەنگ زۆرە هەمووی خەریکی دۆمینە و پول و ئەو شتانەیە دەمەوێت بچمە چایخانەی برایانیش چایخانەی موسڵمانە لە تەنیشت چایخانەی مەسیحیانە بزانم لەوێت چ دەگوزارێت لەگەڵم وەرن ئازیزان هەرۆکو باسم کرد دوو چاخانە لە بازاڕی شێخان هەیە ئێستا من لە چاخانەی مەسیحیان بووم کە وەکو بینیتان موسڵمانیشی تێدا دانیشت بوو ئەوەشی دەبینن چاخانەی موسڵمانانە سەلام عەلەیکوم ئەویش قەڵەباڵغە و خەریکی دۆمینە و تا خواردنەوە و قسەی خۆش لە خۆیان پێکەوە یعنی پێکەوە ژیان لەو شارە نیشان دەدات سەلام عەلەیکوم باشن ئەحواڵتان کووە ئاساییە دانیشم لەلات ماما چایەکی بخۆیت پێکەوە چه بزیۆرگەن ئەس خۆنەزۆن دێ چه بێژە دەمەوێت چایەکی بخۆم لەگەڵت دێڵە چایەکم لە بۆ بینن ئەرەوەڵە ئاسایی نییە چۆرە بینە نانە بەس ئەمن دەخۆم ناوەڵ ئەبەی ئەە چای ناخۆن بۆ واللهی
عم بخون بصة واه وين يا؟ تازه لە چاخانی مەسیحیان بووم ئەو چاخانی مەسیحیە ئەتوش لێ بووی؟ ئەدی لەو هاتی ئەو لە راح بولیم بوشینی هات اصلا گشت ئەتو هاتێکن برادری خۆت ئەنگۆش ڕۆژانە دێن لێرە دادەنیشتن عسران دێن چ دەکەن بە چێوە خەریکن والله يا مام مش حتى بدنيس كمان هذا الشيء نبان هەتا ئێوانی و دەدەستنەوە باشە دەمەوێت پرسیارە بکەم شێخان بە چ خواردنێک زۆر بەناوبانگە چه خوره؟ بڵێ سوپاس دەکەم دەست خۆش بێ بمانه اصل زانم ما خوره نمی خەڵکی شێخان چ خواردنێکی تایبەتیان هەیە یان نییە خواردنێکی تایبەت نییە والله ما خوره ما هنيه هەمیە چ خواردنە هەیە دولمنا درشكا برنجا گوشتا مريشكا حمينه ئاتە ئەو خواردنانە خواردنە قەدیمەکان خێزانەکەت لە بۆ دروست دەکات مەسەرەن گەنمە کوچا دۆخەوە هەمیە درست کرد هەموویە منداڵەکانیش دەخۆن منداڵەکانش دەخۆن وەڵا هەندێک دەخۆن هەندێک ناخۆن هەندێک ساوار هەمان ناخۆن ساوار باشە پرسیارێکی دیکە ئێوە موسڵمانن وەنیە؟ بەلی. باشە لەگەر یەزیدی و مەسیحیەکان بەشداری ئاهەنگ و بۆنەکان یەکتر دەکەن هەمی خۆ هەمی وەختام گەلک داینی لەگەڵ یەکەم دەم تازە لە تاخانی مەسیحیان بووم ئەوەندەی موسڵمانی لێ بوو مەسیحی لێ نەبوو یعنی جوانی شێخان نیشان دەدات کە بەڕاستی پایتەختی پێکەوە ژیانە باژێڕێکی پێکڤژۆنی یە برۆینیەیە فەرق و ئێزیدی و بەسەڵمانی و فەڵی دەفمەنینە ئەم چینە تۆزی تێکوت و چینە دەوڵاتی تێکوت و هەمی تشتیمەیت گەلک دۆ باشە ئەی ژنژر خوازی لە بین یەکتر هەیە؟ نەخێر نییە باشە شارەزای هەیە ئەگەر بزانین مەسەلە مێژووی لالەش لە بۆ کەنجەیە لە کەنجێ چەند ساڵ پێشێستایە گەلک لە قەدیمۆنیە سپاس دەکەم گەلک مەمنون با چایەکەشم بخۆم سارد نەبتەوە جا خۆشەویستان هەرە ناو بازاری شێخان دەبینم ئێواران زیاتر دێنە دەرێ پێم خۆشە زیاتر خەڵک بدوێنم و قسە بکەم بزانم سەلام عەلەیکۆم باشن تەندروستیتان باشە ئەحواڵ کوا هەمووشت باشە ناوی بەڕێزت عەلیە کاک عەلی چ دەکەن ڕۆژانە بە چیەوە خەریکن والله هەموومە شوێ لە دوکانات کەینەوە چیان ناو بیسڵانات هەو چ هەیە لە بێستانی والله تريه هي بيتا؟ لا والله خلاص ما خلاص بداخة والله لا شيخان تري زور برهم دي؟ أري والله مش هي زور بس بس الشيخان دامت النبيري لا بس الشيخان بس برهم شي ديك بناو باندا خذ بطاطا طماطا بطاطا كيشيرنا بطاطا قال له وانا فرقنا خارج خبرات والله أولو من نمزانية زمان سنم حزة بطاطا أرداشتي نكر عندي بطاطا مشانا كليتيو شراي وباقندم بطاطا وطماطا وتريو خيارن كلندن قل بروجن واتا خلقي شيخان نجحتك بوش الشيخان هاي بو كشتوكالي واتا خيركة چي باشي شيخان خيرشي كشتوكالي آري والله قالي اي زور باشا اي قند ديلا بزانم قندي الشيخان بتسيو خيركة يعني بشبه مجيلة بله خدي اما جنج الشيخان اغلبته بطالة بطالة عارف خدي باراكتري او بطالة واتا ايش كما لبو غنزا خدي عليه والله بو غنجاي كيما اتو حلاقي بله بنابو من ما خواستني جاجنينم قالك بشويكي قشتي اريد ابو عمرو بيجي ما راستا هكم بو خبتني نبيت راستا نابي بس شمال ابو اريد بيت ابو اون بيتن خر خالك ايكن وخر كردن وخر برات ايكن باشا كز ليرن يدنجي خوش بيتن كسرانو بيجتن عادي نعم بس هاتك خوش خذ شيخان بوندي اي بس هاتك خوش خذ اما بسيره بيرامير بس هاتي خوش تحقي ببيرامير ديني اوش بس هاتي خوش مثلا برتيكا كسقدنا كرديا خدي بالي خدي سيغوتي كابرا سيغوتي وتي برتي ديتي سقد بوا خدي جارك مسري بچيگي چيگر ايه مشيني قا فيلد كر ايه من برچوي ساقات كر من صافحي دي بوچي وكرن سريما
دایکۆی گەل بوو گوت بوو سەری ژەوەکەم گوتنە بچیک پرچێ جانە گوتێ بلا درێژ گچکەشە پێوەی دیار نەبوو ئەی بچیک بۆ گوت ئەمە مەشیگە بەخۆی گچکەشان دەک عاجا هەن عرف ڕناوەستیان خودت کاتاگیری بەێ خەتای من نەبوو خەتای خودت بیو بۆ ناو بچیک بوو حتا مازە دەستان خۆش بێ سپاستان دەکەم گەلێک مەمنون سپاستان دەکەم. خۆشەویستان هەر لە شێخان پێم خۆشە سەردانی ماڵی بابەشێخ بکەم لە ئاینی ئێزیدی کۆمەڵێک زانیاری دەربارەی و ئاینا پێشکەش بە ئێوە بکەم دەچم بۆ لای هادی بابەشێخ کەنەوەی بابەشێخە زانیاری باشی لایە دەربارەی ئاینی ئێزیدی لەگەڵم بن. ئەم کاتت باش سڵاوت لێبێت تەندروستیت باشە خۆش بی سەلامەت هەمووشت باشە ئینشەڵڵا هەمووی باشە ئینشاءڵڵا هەمووش زۆر زۆر باش دەبیتن تەندروستی تۆش زۆر زۆر باش دەبیتن زۆر سپاس دەکەم. کاک هادی بابەشێخ نەوەی بابەشێخ بەڵێ دەمەوێت پرسیار بکەم دەرباری ئاینی ئێزیدی و بنەماڵی ئێزیدی بەگشتی. سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم ئاینی ئێزیدی لە سەرەتادا هەر لە شێخان بووە؟ نا ئەم کوردستانەی کە دەبینی هەمووی بە ئێل و عەشیرەت و ئێلخان و یعنی بە هەموو هۆزەکانی کە دەڤەری هەر لە ینی نازانم بە بادینی قسە بکەمیان بە سۆرانی مشکلانی هەر هۆز و وەکی مگوتێتە هۆز و عەشیرەت و ئێلخانن هەرش دەڤەرا شنگارێ بگری حەتات و بێە دەڤەرا سۆڕا و گوندەك جهێک نینە و نیشانگەهەکە ئێزدیا لێنەی ئێزدی ئاینەکی گەلەکی کەڤنە وی کەڤنەوارە ئەلڤێ دەڤەرێ بێژنێ و ئەو دەڤەرە بەرێت گوترێ دەڤەرە میزۆبۆتامیە یعنی عەرەبیت بژنێ بیلات مابەینە نەهڕین ئەف دەڤەرە گەلک یەکەڤنە کوب ئاکنجیا مرۆڤان ئەلڤێ دەرێت هاتینە ئاکنجی کرن و هەرش بەری سۆمەریا و بەری بابلیا و بەری ئاشوریا و بەری ئەکەدیا و بەری وان ملەتێن کوتون هۆ ئەدبینی تێنە نافکردن و تێنە دیارکردن. باشواتە دیار نییە کە مێژووی دروستبوونی ئێزیدی شوێنی نیشتە جێبوونی ئێزیدیەکان لەکوێیە؟ من گۆتەتە ئەف دەڤەرا کوتوت بێژنێن هۆن بێژنێ ئەرێ کۆ گەلک ناوت نونە و وێت هاتینە نوکردن بەرێت گوتنێ میزۆبۆتامیە من گۆتەتە ئەف دەڤەرا میزۆبۆتامیا بەنگەهێ ئاینی ئێزیدیا ئەلڤێ دەریاتی چ کرد بەس ئەف شکێ تاریخێ بە دەست پێ کردیا تو چێی بێژی ئەو توتقاری بێژی دەمێ هەزارێن ساڵا ملەتەک ئەلڤێ دەری هاتیە ژیان ئەبە گەلک ناڤایت هاتینە دیارکردن و دیتن یعنی هەکە تو بێژی هۆری کودی و هەتا بێژە و هاتینە ناو و ناودار و ئەوێتوان هەتا داسنی و سەرناوێ ئێزدیاتیە ئێزدی سەکنینە پەیوا ئێزدی و وەکی مێژۆناسین دنیایت بێژن پەیوا ئێزدی هاتیە دانان ئەو هاتیە ڕامانکردن ئش ئێزدان یعنی خداوەندی ش بەرێکێ هاتیەدان چونکو ئەم سەبقەکە قەولیدا بێژن سڵتان ئێزیب خۆپەتشایە 1001 ناول خۆدانایە ناوێ مەزن هەر خوددایە. زۆر زۆر ڕاستە. دەمەوێت پرسیارێکی دیکە بکەم ئەگەر ئەتو باسی شێخان بکەی شێخانیانی شاری پێکەوە ژیان ڕاستە؟ شێخان بەرێ ئاساییە پیاسەکەش بکەین قسەکانیش بکەینەوە. شێخان ئەگەر تو بێی ئەلساڵە ینی کو تشتێمە دیرۆکێدا دیتی و ومە دیرۆکێدا خوندی و بەری نهۆژی باب و باپیر و کەسوکارێن مەدیتینە بەری دەهان ساڵ ئەلساڵە 1970 بەری 1970 هشتە دەمێ ئۆسمالیا الوێ شێخانەیە کەس لێ نەبوویەش ئێزدیا زێدەتر بەری 1970 ینی وەختێ دەمێ شەڕی جیهانی بەری دەست پێ بکات بەس ئێزدی بتنێ بوون و یە دیارەش گۆڕستانێتوان دیارن گۆڕستانێت ئێزدیا دیارن پەرزگەهێتوان دیارن نیشانێتوان دیارن ملەتیاتێدا ژیای دیارن
بەڵێ هەل ئەف ئێزدی بتنێت تێدابوون قووەکی بۆ ماهاتیا گوتن چەند پیشەشازی یعنیش سەنعەتکار چەند سەنعەتکار لێرە هەبوون ئەوژی ئێکی دوی جوولە بوون یعنی جوهوو بوون و ئێک دووەکیت مەسیحیت فەڵا یعنی ئاشووری بووینە ئەلێ دەرێ ئەوان ئاسنگەری کاری ئاسنگەریە کارێ سۆڵبندیا دەوارە هەندە کارێت پیشەسازیت کردن لێ دەرێ ئەو بتنێ چەند باوەڕکەم تشتێک کۆمەژێ زانی یان سییان چارە لێ دەرێ بووین نەبتر ساڵە 1970 دوازدە ماڵێت ئەدگوتنێ مهاجر ژ وڵاتێ کوردستانە باکوور ژ کونهود بژنی دەولەتە تورکی ژ سەفەر بەلەکێ هات نەوێدەر ئەو دێنە شێخان و دەمە هاتی نەهێرە بەری هەمواژی کووتبێژن و نسبە قال بژنێ ئەو عسکەریا عوسمانیا بازدا یە هاتیە وێ دەرێ لێ دەرێ ئاکنجی بووی و خەڵکی شێخان ئێزدی بگشتی و خەڵکی شێخان خەڵکێکی لێبۆرە یعنی مسامح تسامح لێ بوردەیە ئەژ ینی ملەتێکی لێبۆرە و مسامحە و تەسامحە دلێ ئێزدیادا دلێ چوو ملەتێت دەوروبەرێت مەدانینە لەو مانێژی هەر کەسێکی تێت ئێزدی پێشوازیە لێتکەن و یعنی وەکی خۆ حساب بکەن هەتا ژێتێت ینی پارچەنانێ خۆشی ئەتکەنە دوو پارچە پارچەکی بخۆ بچکت خۆتێنن پارچەکی دەنەوی میێوانی ئەوی کەسێ بیانی ئەوێ غەریب یعنی و نافخۆدا یعنی حمێزە دلێ خۆدا خۆدان بکەن ئەو دوازدە ماڵێت هاتیینە وێ دەرێ لێ دەرێ ماین بدلەکی خۆش بدلەکی ڕەزامەند پێشوازیاوی خەڵکییا کردی و ئەو دوازدە ماڵێ لە هێرە ئاکنجی بووین و هەتان هۆژی نەوێت وانێ لێ دەرێ ماین هێشتا لێرە ماین وێت ماین و هەندێک هێدی هەندێک ماڵی دیژی هاتن کەفنە ناف شێخان و ڕۆژێکیژی ئێزدیا دلێ خۆشوان تەنگ نەکریە چاوێت خۆڵوان تاری نەکرینە نە نەخۆشیەک نە عاجزیەک نە شەڕەک نە دڵمانێک ژی نەکەفتێ ناف مەوانە هەتایی ڕۆژی باشە پرسیارێکی دیکە ئێرە شوێنی قاوە خواردنەوەی پێ دەڵێن وەنیە دیوانخانەیە دیوانخانە بابی شێخ دیوانخانە بابە شێخ دیوانخانی بابە شێخ شوێنی چارەسەرکردنی کێشەکان و ڕۆژانە خەڵک دێ سەردانتان دەکات هەموو ڕۆژێ ئەو هەموو ڕۆژە سبەیکێ ساعت هەشتی سبەیکی هەفت و نیوێ هەفت و نیف هەشتێ ئەم ینی تەدیتن هۆ بووە کورسی بەرێ دیوانخانە ئەگەر هۆت و بچێوێ دەرێ جۆردە کەرم کە لێ بڕێنە ئەوە جهێ دیوانخانە بابە شێخە بەرێ کورسی و ئەو نەبوون کورسی نەبوون پێشتر کورسی و ئەو نەبوون ئەوە جهێ دیوانخانەوی بوو خەڵک هات ڕوون نشت و بابی شێخ لێ دەرێ ڕوون نشت ئەوە لێ دەرێ وەختێت هات پیرەمێر و گوندی و نەبەست بۆ کێشە یعنی هەر هەڕۆ سبەیکا دێن دیوانخانێ ڕوونێن هەر کەسێکی خەبەرەکە بێت ئاخفتنەکە بێت تشتێک بیهیستە بێت خودێنەکەت گوندێکی کێشەک و نەخۆشیەک چێ بێت نیوەکە چەندەها ملەتدا چێ ببێتژی نەبەست نیوەکە ئێزدیا و ئێزدیادا گەلک جارات نیوەکە یعنی خەڵکی غەریبشدا چێبووی هانا خۆیان گەهاندی نەما و لگوراوە تااقەتا خۆ ئەوان ئەو کێشاوێت ڕازڤەکرین و یەت چارەسەرکەی شوێنی چارەسەرکردنی هەموو کێشەکانە جیاوازینێ لە بینی ئاین هەر کەسەکانی ڕاستە تایبەت ئێزدی بەس با بگشتیژی دەرگا گەلک جارە عنین هۆت و دەبینی مەسەلەن خودێنەکەت حەدسە سیارەکە چێت بێت ئێکی گۆران ئێکی ئێزدیت کوژت ئان ئێکی ئێزدی ئێکی مزوریت کوژت ئاو هەردوو تێن و پێک هاتنێ و ینی ما دانوستاندن و گرێدانەکە گەلەکە تندی ینی بقووەت بحێز یالگەل هۆز و عشیرەتێن دەوروبەرە خۆمای پەیوەندیەکە گەلەکە گرێدانێک ینی پەیوەندیەکە گەلەکە بحێز ئەلگەل عشیرەتێت ینی مەسە مزوریە دۆسکیە شەرەفە زێتکە گۆرانە
ئەوان عشیرەتی دەور و بەرێت مێت غەیری ئێزدی گەلەکە گرێدانەکە باش ما هەی باش لەو مانێژی ئەم قارین ئەم چارەسەریە وان کێشێت نیڤەکە ئێزدیە و غەیری ئێزدیژی بکەین. دەستەکانتان خۆش بکەن. سپاس. دەمەوێت پرسیارێکی دیکە بکەم. ناوی بابە شێخ. واتە ئێوە نەوەی بابە شێخن. بابە شێخ ناوەکە یاخود پێگەیەکی ئاینی هەیە؟ بابە شێخ وشێکی نوێ وشێکی نوێە. ئەوە گەلک بەری نهۆنا ئۆبخۆ ناوێوی ئەختیارێ مەرگە هەیە. ناوی ئەختیارێ مەرگە ئەختیارێ مەرگە هەیە. ئەف یعنی بژین دەستگەهی ئۆلی دەستگەهێک و دەستی ویدا دەستگەهی ئۆلی چارەسەریە یعنی وی کاروبارên ئۆلی ئەو ڕێوەت بێت. کاروباری یەکەم بابە شێخ ئۆلی بێجا ئەلساڵە بەری ینی بێژمەتە ئەلدەما پێشیدا نویسکارێکی بیانی تێت هەنگی دەما خودێژە ڕازی شێخ ناسر کو ئەوژی ئەمش بنە مالاوینە کو شێخ ناسر هەنگی ئەختیارێ مەرگە هێبوو دەماتێت ئەو پرسیار کە ئەختیارێ مەرگە هەیە ئەب زمانی عربی چاوتێتە گوتن ئەدبێژنێ ئەلشێخ الکەبیر پشتی هەنگی ئەلشێخ الئەکبەر ئەوە دووجارە هاتیە تەرجەمەکردن ئەو یا هاتیە گۆڕینت زمانیدا الدەما صدیق دەمەلۆجی تێتە هێرە ساڵە 1900 یعنی مدیر نەحیە ئەتروش بوو و نویسکارە و کتێبەکە هەی هەنگی پرسیار کات یعنی الشيخ الأكبر بتا يعني شيخ الكبير بتا شيخ الأكبر الدما شيخ علي دا هنجي بابا شيخ علي مامي بابيري من أو بابا شيخ بو هنجي وشا بابا شيخ يا هات يا دانان كو بشتي هنجي اختياري مرجه نافي هات يقورين بو بابا شيخ يعني بابي حمو شيخه باش استندم بابا شيخه اگر ام حساب كينج في حتى كو دما شي فخري عاديال يعني نزيكي نيفا كان نحصدوا بينجي حتى 1040 صالي تقريبا يعني شنو هو ده دس بيمكن طاهنجي نزيكي اجدر خلكت هندا عندك خلكه بلكيت هندا جبن بس كوجدر خلكت هندا نزيكي بيستو دو بابا شيخ بيستو بابا شيخ بيستو دو بابا شيخ است بابا شيخي استا ايش ايروجي ده حسابك ايروش يعني ايكو اوروج حسابك کاک هادی نەوەی بابە شێخ زۆر سپاست دەکەم لە بۆ زانیاریەکانت لە بۆ ئەوەی کاتی خۆت بە من بەخشی و کۆمەڵێک زانیاری دەربارەی ئاینی ئێزیدی بە مندا ینی هەر ئەبێت بەس ئەسیڤیت کەم گەلک جارە دەستگەهیت ڕاگەهاندنێ دەماکوچنەنێک خەڵکەکی و مایکل بەردەوێی دانێن ئەم هیویت کەم بەری هەمووکە وە زانیاری سەروی کەسی هەبن کو ئەوی زانیاری سەروی بابەتی حینە ئانا ئەو جا قسام بکات ئەو جا قسام بکات ئەوجا منیش پرسیار ئەو جەم پرسیاری بکەین و ئەڤ و هەر تشتێکی سەرێ مێژوێ سەرێ دەڤەرێ ئەم زانین بێت ئەم بێژین ئەگەر ئەم نزانین بێت ئەم داوا لێبۆرینێ بکەین بژین داوا لێبۆرینێت بکەین ژبەر ئەم وی بابەتی نزانی گەلێک مەمنون گەورەت کردم زۆر سپاس دەکەم زۆر مەمنون سپاس خۆشەویستان هەر لە شێخانم ئێوارەشم بەسەر داهات بەڵام ویستم بە جوانی باسی شێخانتان لە بۆ بکەم اینجا بەرەوەی خواردنێک تاقی بکەمەوە نادی بگەڕێمەوە لە ڕێگا دوکانێکی زۆر جوانم دیت سڵاوت لێبێت باشم بەستە باشە الحەمدلله باشە خاتێ زان لە کێوە لێرە کار دەکەوێتەوە
والله أبا إيجارة يا كافتريا عزيز الشيخانة لە شێخانی و بەڵێ. لێرەش ئیش دەکەی و یاڕبی لە شساغ بیتن بەو چەمەنە و گەنجە جوانە ئیش دەکاتن هەر سەرکەوتوو بێ ممنوع دەبێت رحمة. خواردنەکانتان تاقیکەمە بزانم چتان هەیە وەری لای من پێم بڵێ بزانم مێلاک ها فلافل سینگە هەمبرگەرە هەمبەرگرە و باشە شتی خۆش ئەو شتانەتان هەیە کە ئەمن پێم خۆشەوە حەزم لێیە مێلاک واتە جەرگ بەڵێ. وانە مێلاک جەرگیان هەیە دەمەوێت لە فەی فەلافلی بخۆم بەڵێ هەندێک باینجانیشم لە بۆ تێکە ئەتوەرەکەنە من مەڕۆ و باقسەکانم تاوەکەم ئە لێرەدا دەنیشم دەخۆم بڵێ ئاو شتی گۆشت پشتم لەو پێدامەکە باشە سەرچاوە گەلێک مەمنون دەستەکان خۆش بێ با دانیشم نانێکی خۆشش بخۆم لە شێخانە جەماڵاوای لە شێخانی جوان بکەم دەستەکان خۆش بێ گەلێک مەمنون زۆر بە جوانیش لە بۆ میدانایە تاقی بکەمەوە بزانم ئەی دەستەکان خۆش بێتەن یا ڕەبێ دەفەچی جوان بێ هەموو لایەک ناخۆش ئەفە یعنی بە دەستی شتی تێکەی وانیا تامی لەفەکەیان زۆر خۆشە هەروەکو بینیتان پرۆگرامی ئەمڕۆم لە شێخان بوو شێخان ئەوەی بینیم شارێکی پێکەوە ژیان بوو زۆر سپاس دەبوو خەڵکەکەی لە بۆ ئەوانەی قسەیان لە بۆم کرد سوپاسیان دەکەم لەفەکەم تەواو دەکەم و کۆتایی بە پرۆگرام دەهێنم هیوادارم پرۆگرامی ئەمڕۆتان بەدڵ بێت لە پرۆگرامەکانی داهاتوو بێگومان سەردانی هەموو شار و شارۆچکەکانی دیکەی کوردستان دەکەم تا پرۆگرامێکی دیکە خواتان لەگەڵ